لەو ئەو کەسانەی بە ڕۆژوو دەبن پێویستە بێزاریان بکەین. چێ دەزانێ مەبەستی چییە؟ ئەو کەسانەی بە ڕۆژوو دەبن پێویستە بێزاریان بکەین. یاڵا چێ پێم دەڵێت؟ یاڵا نەخێر ئەی پێویستە چیان لێ بکەین؟ یارمەتیان دەی یارمەتیان بدەین. سایەکی لە پرسیارەکانیشەوە بابەتەی تێدایە. چۆن یارمەتیان بدەین؟ چێ پێم دەڵێت چ شتێک یارمەتیان بدەین؟ لە چی شتێک لە ماڵەوە بەتایبەت لە ماڵەوە. یاڵا ئیشیان لەگەڵ ئیشکردن کارکردن لە ماڵەوە چی ئیشێکەیە لە ماڵەوە بکەین لە باو گروپەش بەشدار بێ کاوە ئینە ئەنەس چ ئیشێک یارمەتی دایکمان دایکمان چ ئیشێکی هەیە بۆ منە کاتی ئێوارە کاتی ناخواردن و ڕۆژ و شکاندن چ ئیشێکێک کە بتوان یارمەتی بدەین یانی قاپی دەشوا دەوی یارمەتی بدەین باشە ئەی لە کاتی ئامادەکردنی نان خواردنەکە دەوی بچی سفرە داخەوە سفرەکە ڕابخەین باشە بچی شتەکانی بینی زۆر باشە چی دێنی بۆ منە باشە با پرسیارەکە لەوانی تر بکەم چێ بەشداری نەکردووە ها چۆن سەیرم دەگانی ها من بەشداریم کردووە بەشداریشی نەکردووە ناوی چی بوو؟ لاڤەخان دەڵێ دەبێ لە نان خواردن لە کاتی ناخواردن یارمەتی دایکمان بدەین لە چی شتێک بۆ نە چی شتێک بینێ سەر سفرەکە یەکەم دانە قابدانان چ شتێک زۆر دەخورێتەوە ئاو زۆر دەخورێتەوە باشە خەڵک ڕۆژوو بەچی دەشکێنێ زۆر باشە ئەی ئاوەکە بەچی بخۆینەوە پەرداخ یارمەتی دەدەێت دەست خۆشە ها یارمەتی هاوڕێیەکەی خۆی دەدا باشە زۆر شت هەیە کە بتوان بیهێنینە سەر سفرەکە بۆ ئەوەی یارمەتی دایک و باوکمان بدەین بۆ ئەوەی هەندێک لە ئەرک و زەحمەتی ئەوان کەمتر بکەینەوە ڕەنگە ئەوان بەهۆی کارە زۆرەکانی ڕۆژانە بێتاقەت بن و ماندوو بن لە کاتی ناخواردن زۆر پێویستە لە ئامادەکردنی خواردنەکە ئێمە یارمەتیان بدەین لە قابدانان چێشتدانان چێشتەکەت نەگوت لاڤە باشە قاپەکەمان دانا و پەرداخەکەمان دانا و قەسپەکەمان دانا هەموو شتێکمان دانا بەڵام ئاوەکەشمان دانا بەڵام کە چێشتەکە دانرا سوودی چییە سفرەکەشمان دانا سوودی چیە چێشتەکەی لێ نەبوو گرینگە سەر فەرشەکەشمان دانا سەر فەرشەکەشمان مەبەستی ئەوەیە